ئەمڕۆ باسی گرێ و شێرپەنجەی مەمەک دەکەین کە یەکێکە لە باوترین جۆرەکانی شێرپەنجە لە ژناندا. گرێک ژانی نەبی ئەو بەجەڕاستی خەتەرە. من بە خبڕی خۆم پێ دەڵم سێ خاڵەیە کە نایڵێ نەخۆش بێتە لای دکتۆر. یعنی ئافرەت هەیە لە ماڵەوە شێرپەنجەکەم دەم تەتەوڕە تووشی قورحە و بریم بۆ نزانیتیانەوە گرێ هەیە. قەڵەوی هۆکارە بۆ ئەوەی کە گرێ دروست بێت لە مەمەکدا. زۆر حەزم لە شیردان ئافرەتان ئاگادار بکەمەوە. وەڵا ساڵێکیان 2 ساڵ کەلەوان لێت بگەڕێتەوە. پێویستی بەم تابعەیە. سڵاوتان لەوێ بینەران ئەو کاتتان باش جێگیرتان لەگەڵ لە ئەڵلقەیەکی تری پۆدکاستی لە ساغی. ئەمڕۆ باسی گرێ و شێرپەنجەی مەمەک دەکەین کە یەکێکە لە باوترین جۆرەکانی شێرپەنجە لە ژناندا. بۆ مەبەستە دکتۆرە نەرمین تەها پسپۆڕی نەشتەرگەری گشتی و هەروە نەشتەرگەری مەمەک میوانی ئێمەیە لەگەڵمان بن. ئێمە ئامانجی ئێمە لەم ئەڵلقەیە بۆیە کە باشتر و قوڵتر تێبگەین لە شێرپەنجەی مەمەک. فەرموو لەگەڵمان بن. دکتۆرە بەخێر بێ. زۆر سپاس. دکتۆرە هەر حەز دەکەم یەکەم جار لەو پرسیارە دەست بکەم. دەپرسم ئایا هەموو گرەیەک لە مەمەکدا مانای ئەوەیە کە شێرپەنجەیە؟ بەناوی خۆی گەورە تاوان هەموو گرێکی مەمەک فەحسوو بە دوواداچوونی دەوێت. بەڵام خۆشبەختانە نزیک 180 گرێ مەمەک سەلامەتە. بەڵام مانای نییە یەکێک لە ماڵەوە دانیشی بۆ خۆی قەراردا بڵێ سەلامەتە. ئەمە دکتۆریش ناتوانین لە یەکەم خەتۆ بڵێنەوە سەلامەتیانە. ئێمە ئیشکردنەکمان هەیە لە تۆ پێی دەگوترێت تەقییمی سیانی، یعنی هەڵسەنگاندنی سیانی. هەر گرێکمان هەیە پێویستە بە فەحسی دکتۆرە کە فەحسی کلینیکی، پێویستی بە فەحسی رادیۆلۆژی ینی سۆنەر و ئەشعە، پێویستی بە زەرعە هەندێک جار زۆربەی جار پێویستە، بەڵام هەندێک جار گەر سۆنەر بڵێت تەمەنەوە کیسە و ئیلتیهابە لەوانەیە زەرعەکە دواخین. بە تەقییمی سیانی پێمان دەڵێ ئەو گرێ شێرپەنجەیان نەکەواتە هیوادار هەموو نەخۆشە کە گرەی هەبی بێتە لای دکتۆر بۆ ئەو تەقییمی سیانیە، نەک لە ماڵەوە بەخۆی بڵێ کە ئەو گرەیە ژان ناکە هیچ نییە. طبعاً کە ژان ناکە و علامەتێکی خراپە باش نییە، بەڵام خۆشبەختانە زۆرینەی گرەی مەمە گرێی سەلامەتە. بەگشتی دکتۆرە ئێمە زۆر جار باز دەکرێت ئەنێ بە تایبەت ژنان بۆ نمونە زۆر قەلەقن لەوەی کە بۆ نمونە گرێک هەیە لە سینگیان یاخود بۆ نمونە لە پشتیان. مەبەستمە بزانین یعنی چەند جۆر گرێمانەیە ئێمە بۆ نمونە کە بۆ نمونە بیان ناسینەوە چ گرەیەکە کە سەلامەتە و چ گرەیەکە کە بۆ نمونە شێرپەنجەیە. تەمام. طبعا تەوزیعاتی زانستی دەگۆڕێ، ئەگەر بین تەوزیعکەین دەبێتە بیناین و مەلگنند، یعنی حەمیدە و خەبیسە و کولناو خەڵکی باوە. ئەگەر تەوزیعی شانەی بکەین زۆر نۆعی هەیە، ینی ئەنواعی دەیان نۆعی گرەی حەمیدمان هەیە و چەندین نۆعی گرەی خەبیسە و شێرپەنجەشمان هەیە. بەڵام بەعام لەوەی نەخۆش بزانێ ئەو کەی جەڕەسی خەتی سوور و جەڕەسی خەتەرە. یعنی یەکەم شت کە گرێک ژانی نەبی، بەڕاستی گرێک ژانی نەبی ئەو جەڕەسی خەتەرە. مع العلم زۆر کەمینەی شێرپەنجە ژان دەکات. یەک نەوعی شێرپەنجەمانە پێی دەگوترێ شێرپەنجەی ئیلتیهابی، یعنی سووربوونەوە و ژانی لەگەڵەگەنا زۆرینەی شێرپەنجە ژانی نییە. کەواتە یەکەم شت. دووەم شت تەمەنی نەخۆش، یعنی هەمان گرەی سەلامەت کە لە 20 ساڵی و لە 40 ساڵی ئەمە بەجوایز تەعاملیان لەگەڵ دەکەین، لەبەروی تەمەن زۆر گرنگە لە بۆ نەخۆش. یعنی کەسێک تەمەنی لە 30 ساڵ تێپەڕی هەر گرەیەک هەبی ئەوە هەر جەڕەسی سۆر حسابە، دەبی بێتە دکتۆر، دەبێتە هەڵسەنگانی سیان لە بۆ بکرێن. چارم شت گەورەبوونی بەپەلا، یعنی گەورە دەبێ و گرەیە. یعنی پێ دەڵێ دکتۆر بەخۆی بەمە دەڵێ پێشمانگە کەندیدن کە نۆکەک بوو ئێستا بەقەت جیزەک هێلکەک لێ هاتی، ئەوەش جەڕەسەکی سۆرە بەڕاستی. بەڵام بەداخەوە زۆربەی لە ناو ئافرەتانی ما زۆربەی لەبەر ئەو تاخیر دەبی 6 مانگە گرەی هەیە 8 مانگە گرەی هەیە لۆ نەهاتی ئاخرجانی نەبوو. ئەووا دەزانێ و علامەتێکی باشە کە ژانی نەبی. طبعاً ژان لەبەرەوەی ئینسان بێزار دەکا زوو دەگاتە دکتۆر. ئەو گرەیانەی کە ژانیان هەیە قەت درەنگ نایەن، ئەوان هەر زوودیان هەفتەیەکە 2 ڕۆژە ژانی هەیە تۆپەشی هەیە دێتە دکتۆر لۆ لەبەروی ژانەکە ئیزعاجی دەکات، ناڵی بخەوی، ناڵی ئیش بکە، ناڵی ژیانی خۆی بە نۆرمالی بەڕێکە. کەواتە مشکلەمان لە گرەی سەلامەتەکان نییە، ئەمە نەخۆشەکە دێتە لامان. مشکلەمان لە گرەی شێرپەنجەیە کە تاخیر دەبێت لەبەرچ لەبەروی ژانی نییە. ئەووا دەزانێت کە ژانی نەبوو سەلامەت نیە، زۆر بزەبەت عەکسە. ئەگە ژانی نەبوو ئەو کاتە ئەمە شکمەلی هەیە، هیچ ژانی نەگرێک لێ وە خۆی گەشە دەکا. دائیمەن ئەو گریانە زۆر ڕقن، ینی هەز دەکەی دەڵێ وەکو پشتێکی پلاستیک یان بەرد یان زۆر ڕقایەکی تایبەتی هەیە. زۆربەی کات جوڵەیان کەمە، یعنی مەسەلەن هەندێک حاڵەتمان هەیە هەر ڕۆژێک گرێکە لە جێش دێگە نەخۆشەکە چیسی هەبی، بەڵام ئەو گرێ سابتە لە جێ خۆی، ڕقە زۆر نایەشی و بەرەبەرش گەورە دەبی. لەو حاڵەتانە نەخۆش بەڕاستی دەبی بە پەلە بگاتە دکتۆر. دکتۆرانی بەگشتی ئەگەر ژانی هەبوو ئێمە لێ نەترسین، یعنی ئەوە قانونەش عامە. لە بنی هەندێک ئەکسەپشنمان هەیە وەکو تۆپ دەڵێ ئەکسەپشن چیە؟
لە حاڵەتی زۆر دەگمەن ئەو سەرەتانە ئیلتیهابشمان لە بۆ دێ کە نەخۆشوا دەزانێت ئیلتیهابە چەندین عیلاجی ئیلتیهابی وەرگرتیە لەوانەیە چوتە لای هەندێک دکتۆری کە تایبەتمەندی بەمەم کە ویشوای زانی ئیلتیهابە عیلاجی دەوێت بەس دیتیتی چا نابێ ئەوجە کە تەشخیص دەکرێت بە سەرەتانی ئیلتیهابی و حاڵەتەشی زۆر دەگمەنە بەڵام هەیە ناکرێ هەر ئیلتیهابیش لە ماڵە دانیشی یعنی چکە ئەنواع ئەشکال مزعفاتی ئیلتیهابمانەیە ئیلتیهابی درێژ خانمانێک کە گرێ دەکا بە شێرپەنجە دەچی ئیلتیهابمان هەیە بە 6 مانگ ساڵێک چاک نابی بەڵام ئیلتیهابی کورت مانع نییە گەر ئیلتیهابی کورت لە دەرەوەی اختصاصی مەش عیلاج وەگری و چابێتەوە ئەوە نەخۆشەکە ئینشاڵە باش دەبێت ئەو مشکلەمانێ بەڵام بوونی گرێ لەگەڵ ئیلتیهاب ئەویش بە هەمان شێوە لەگەڵ ژان لەگەڵ سووربوونەوە لەگەڵ تاولەرز گرێ هەبی ئەویش بە هەمان شێوە هەڵسەنگان نیسیانی دەوێت بەڵام دکتۆرە خەڵکی گرنگکە ئەویشمان لەبیر نەچێ ئەویش گرنگەوەیە بڵێن گرنگترین شت کە شەرمکردنە بێگومان لەوانەیە زۆربەی ژنان شەرم بکەن یعنی بۆ نمونە باسی ئەوە بکەن بۆ نمونە گرێکیان هەیە بۆ دەوروبەریانیان بۆ دکتۆرێکە دەچێتە لایەن مەبەست بزانین ینی چۆن ئێمە لەو شەرمە دەربچین یاخود ژنان چۆن لەو شەرمە دەربچن کە بۆ نمونە شەرم نەکەن لە نیشاندانیەوەی کە بۆ نمونە گریان هەیە ئەوە زۆر گرنگە بزانین ئێمە طبعا من طبعا لە کتێبیش ئەو شتە هەیە لە خبڕی خۆشم بۆت بازەکەم کە ئەمن 20 ساڵە لە 2000 من لە جەراحەم لە نەشتەرگەریم يعني أو 2025 ساڵە ببوورە من 25 ساڵە تعامل لەگەڵ نوع کەیسانە دەکەم من بە خبڕی خۆم پێ دەڵم سێ خاڵەیە کە نایڵێ نەخۆش بێتە لای دکتۆر یەکیان لەوانە شەرمە کە گرنگترینە دووەمیان نەزانینە یعنی نەزانین بۆ خاڵانەی کە خەتەرن کە نامۆنە بە جسمی ئینسان نەزانین لە تەندروستی گشتی خۆت شەرمیش زۆر مهمە شەرم يعني شەرم يعني شەرمەکە لە هەمووی مهمترە ئینجا نەزانین ئینجا هەژاریش مهمە هەندێک شوێنی دوورە دەستمانێ نەخۆشەکە لە بەروی هەژارە نەیتوانێ بێتە لای دکتۆری تایبەتمەند یان سنتەری تایبەتمەند خۆمە سنتەری حکومیشمان هەیە تایبەتمەندە بە مەمەگل هەولێر سنتەری مەمکمان هەیە یعنی شەرنی نەخۆشەکە لە بچێتە عیادە لۆی يعني بسی دکتۆری پسپۆر ببینی يعني ئەمە لە بەروی بزوروفی خەڵکیش ئەمە دەزانین لە کوردستان يعني بەڕاستی شەرم و هەژاری و نەزانین بە حاڵەتی خۆی يعني نەزانین بە تەندروستی گشتی خۆی ئەو سێ خاڵن کە وا دەکانە خۆش نێتە دکتۆر یا درەنگ بێ بۆ نمونە زۆر باش ینی بەگشتی ئەبێ لەم شەرمە دەربچین ینی چکە لە هەموو لایکەوە لە هەموو ئەگەرێک و خراپ بالضبط يعني ئەمە ئێستا هەندێک جار دەڵێ ئەوە کچێکی گەنجە شەرم دەکە خۆمە ئافرەتی 6 ساڵم بینیوە گرێی هەیە بە کەس ناڵێ يعني ئافرەت هەیە لە ماڵەوە شێرپەنجەکەم دەم تەتەورە تووشی قورحە و بریم بۆ نزانیتیانەوە گرێی هەیە من نەخۆشم هەبوو بە گەشکە زانیتیان ئەوە گرێی مەمچی هەیە کە گەشکەی گرتووە ئینتیشاری هەبوو لە بۆ سەری یان ئینتیشاری بۆ لە بۆ پشتی دکتۆری فەقەرات تەشخیصی کردووە بەداخەوە یعنی ئەو شەرمە بەڕاستی ئەوەی بربەستێکی گەورەیە لە بەردەم ئەوەی کە نەخۆش بگاتە دکتۆر ینی هەموو جار ئەمە ڕۆژانە ڕوبەڕی و حاڵەتانە لە هەموو تەمەنێک دکتۆر یان بۆ نمونە گەنج بێ یان بە تەمەن بێ لە هەموو تەمەنێک ئەومان هەیە لە هەموو تەمەنێک تەمان لە گەنجان زیاترە ینی بەڵام ئەمن پیاو هەیە خێزانی خۆیتی دەڵێ دکتۆر ئەوە 6 مانگە بەمنی نەگوتیە دەزانی خۆی ئافرەتەکە دەزانی خۆی دەشوا جل لە بەردەکات دەزانی ئێرەی تەبیعی نییە شتە گۆڕانکاری هەیە لەوانێ نەزانی گیرێ بەس دەڵێ وڵای دکتۆر ئێرەم ڕقا یان ئێرەم ئەستورە یان ئێرەم ئاوساوە ینی نەوع تەعبیرێکی پێ دەڵێ کەواتای گرێ دەدا لە لایمە یعنی مەسەلەن ماڵی خۆی باسی نەکرێت کەسە نزیکەکانی مردی دایکی مەسەلەن کچە کەسە نزیکەکانی نازانم بە سوتفە بە شتێک دەزانی يعني بۆ نمونە من نەخۆشمێ حملی هەیە دەچێتە لای دکتۆری حمل عادەتیان هەیە شتی عادەتێکی زۆر باشە لە فەحسی مەمکەکەش دەکا بزانین لە بۆ شیردانش چۆنە دکتۆری منداڵبوونەکە دەزانێ ئێنجە دەی نێری لە بۆ دکتۆری پسپۆری نەشتەرگەری مەمەک هیوادارم بتوانین بەو هۆشیاریانەی کە پێشکەش خەڵک دەکەین بتوانین ئەو حەڵقەی بشێنین ئەو دیوارەی بشێنین کە لەبەر شەرم نەخۆش نەتانی باسی ئازارەکانی یان نەخۆشەکانی خۆی بکەم باشە زۆر دکتۆر زۆر باشە دکتۆر ئێمە باسین دەکۆ کارمان کرد بەڵام گرنگە بزانین بۆ نمونە ئەو هۆکارە ڕیسیانە بۆ نمونە شێوازی ژیانە یاخود هۆرمۆناتە یان زۆر کەس پرسیار دەکات دەڵێتن ئایا ئەگەر قەڵەوی هۆکارە بۆ ئەوەی کە گرێ دروست بێت لە مەمکدا بۆ نمونە ئەمانە هۆکارن طبعا شتانی باست دەکە هێرێکی لەوانەیە نیم ساعتی طبعا شێرپەنجە بە خۆت دەزانی ئەمە ناتوانین ڕێگری لە شێرپەنجە بکەین بەڵام دەتانین لە مەرحەلەی پێشی گرێت تەشخیصی بکەین بە کەمترین زەرەر دەربچین مردنی زۆر کەم دەبێتەوە بەڵام هۆکاری ئامادەباشیمانێ بە عیلمی پێدەگوتێ ریسک فاکتۆرز یعنی توشبوونی ئەو نەخۆشە زیاد دەکا مهمترینیان تەمەنە یعنی چەند 10 ساڵ لە تەمەن بچێتە سەرەوە مەسەلەن لە 20 ساڵی ببێ 30 لە 30 ساڵی ببێ 40 هەروەها لە سەرەوە
ئامادەباشی و ئەگەری توشبوون دوو ئۆندە دەبێ ئەوە ناحیەی تەمەن لە ناحیەی شیردان طبعا شیردان لە دوو لاقا من لێرە لەو حاڵە زۆر حەزمێ لە شیردان ئافرەتان ئاگادار بکەمەوە بەڕاستی ئێستا بە زروفی مۆدرنایزیشن و تەکنەلۆجیا و ئیشکردنی ئافرەت و دەرچوونی لە ماڵە و کەمی منداڵبوونیش ژماری خێزانش کەم بوویتەوە شیردان کەم بوویتەوە بەڕاستی شیردان لە مجتمعی خۆمان کە ئێستا تەماشا دەکەین لەگەڵ پێش 50 ساڵ مقارنە بکەین هەموو ئافرەتەکان شیریان دەدا ئێستا لەوانەیە ڕوبعی ئافرەتان شیر بدەن بۆ نمونە لەبەرەوەی ئافرەت مەشغوڵە و ئیش دەکا لەبەرەوەش ینی خەڵک وەکوت بڵێ ینی مەشغوڵترە و زیاتر ناپڕژێتە سەر و ئافرەتەکە لە ماڵەوە بی هەر شیر بدا لەوانەیە بستە دەرێت دەبێ مەجبورە شیری قوتوی بداتێ فلەبەرەوە لێرە ئاماژە بۆ دەکەم شیردانی سروشتی لە دوو لا ئافرەت پارێزراو دەکا لە شێرپەنجە لەلایەکی هەر 12 مانگ دەکا ساڵێک شیردانی سروشتی 4.3 ئەگەری توشبوون کەم دەکاتەوە ئەلوانێ بڵێ کەمە ئەو زۆر زۆرە یعنی ئافرەتێک 4 منداڵی هەبی و 2 ساڵ بدات هەر یەکەشان 8 ساڵ شیر بدا زەربی ئەو 4.3 بکەین ینی 35% ئەو ئافرەتە پارێزراو دەبی ئاخە 35% لە گەڕانەوە لە شێرپەنجە گەلە ڕقەمەکی بەرزە ینی ئەمە ینی ئەوە هێوادارم ئافرەتان ئەوە تێبگەن ینی هەرچی یەک منداڵی هەیە دوو منداڵی هەیە هەوڵ بدا 2 ساڵ شیر بداتێ لەلایەنی دووەم نیوەی ئافرەتان کە شیر دەدەنە منداڵیان بێنوژان ڕادۆستی ئەوش قازانجی دووەمە لۆ چکە ڕاوەستانی بێنوێژی کەمبوونەوەی سوڕی مانگانە لە ژیانی ئافرەتەکە ئەوش هۆکاری خۆپارێزیە هۆکارەکان کەش بە کەمتر دەور دەبینین هۆکاری ژینگەی مەسەڵەن قەڵەوی نەجوڵان یعنی ئەوەی کە زۆر دادەنیشی و ڕاضە ناکا و ستایلەکی تەمبەڵی هەیە لە ژیانیان بەهۆی ئیشەکەی وایە هەیە ئیش لە پشت کۆمپیوتەرە 12 ساعت 8 ساعت نازوڵێ ئەوانە هەمووی ئامادەباشی شێوازی خواردن چەوریەکی زۆر لە خواردن مەسەڵەن تەسیرێکی هەیە حەبی منع لە 10 ساڵ زیاتر بەسەری کۆ بخورێت تەسیرێکی کەمی هەیە ئەوانە شێوازی ژیانن شێوازی ژیان بەعام تەسیر لەسەر زۆربەی شێرپەنجە دەکا بە هەمان شێوەش تەسیری هەیە لە شێرپەنجە باشە دکتۆر چی بوو ئەو خانووی بوونم بە تۆڵ ئەمری هۆرمۆناتی باش نییە یا خۆت کێشەی هۆرمۆناتیە یەکسەر ئافرەت فکری بووەوە دەچێت بۆ نمونای کێشە هۆرمۆناتی هەیە بڵێ تووشی شێرپەنجە دەبێت بڵێ تووشی ینی کێشەی با بڵێن نیسایی دەبێت بەبەستمە بزانم یانی ئەمە شەرهۆکارە بۆ شێرپەنجەی خۆتنا طبعا یەک لە سەبەب مهمەکانی شێرپەنجە مەمەک پێی دەگوترێت هۆرمۆنال فاکتەر یعنی ئەوەیە تۆ باز دەکەی سەبەبی هۆرمۆنی سەبەبی هۆرمۆنی چێت تاکە هۆرمۆنێک کە علاقەی مباشری لەگەڵ شێرپەنجە مەمکەی هۆرمۆنی ئیسترۆجینە هۆرمۆنی ئیسترۆجین واتە سوڕی مانگانە یعنی چەند ئافرەت سوڕی مانگانە زۆرتر ببینی لە ژیانی خۆی ئەگەری توشبوونی زیاتر دەبێت هەر هۆکارێک سوڕی مانگانە کەم بکاتەوە عەدەدی ژمارەی دەبتە هۆکاری پارێزگاری معنای چی معنای ئافرەتانی کە لە عمرێکی زۆر زوو بێنوێژ دەبن بۆ نمونە 11 ساڵی لە باتی 13 ساڵی لە تەمەنێکی زۆر درەنگ ڕادەوەسن یان لە 55 ساڵ لە بات 45 ساڵی ئەوانە سوڕی مانگانیان زۆرترە ئامادەباشیان زۆرترە توش بن ئەدی ئەو ئافرەتی منداڵی نابێت ئەوش هەر ئامادە باشە لۆی کە حمل دەکەی ئەو ئافرەتە 9 مانگ بێنوێژەکە ڕادۆستی کاتە سوڕی مانگانەمان کەم بووە ئەوەش هۆکارێکی ئامادە باشیە کە ئەگەر ئافرەتەکە حملی نەبی ئەگەر ئافرەتەکە شیر نەداعینم باسمان کرد لە ناحی هۆرمۆنی شیردان استفادە دەکا کە بێنوێژە ڕادەگری لە ناحی شیردانەکە شەربەخۆی استفادە دەکا لە بۆی شیردان وا دەکا کە ئەوەی شانەکانی مەمەک باڵغ بن پێ بگەن کەمتر بەزینی جینیان تێدا ڕوودەدا هۆرمۆنی تر وەکو وەرگرتنی حەبی هۆرمۆنی مەسەن ئەوجە بە هەر سەبەبەکبی بۆ منعی منداڵە بۆ تەنزیمی عادەیە بۆ بەسەن پاش ڕاوەستانی عادە ئاڕازی ناخۆش لە ژنە ڕوودەدا وەکو ئارەقەکردنە وەکو ئەوەی خاوبوونەوەی ماسوولکەیە وەکو نەرمبوونی ئێسکە نەرمەی پاش ئەوەی ئەوانە هەمووی شتی علمین و عیلاجیان دێ و شەر هۆرمۆنی دێ کاتەوە هۆکار هۆرمۆناتانە هۆکارێکی ئەساسینە کە ئەوە ژێکەکە لە ڕسک فاکتەرەکان و هۆکاری توشبوون بە شێرپەنجەی مەمەک زۆر باش دوکتۆر بابێنە سەر هەندێک لە دەستنیشانکردنەکان بۆ نمونە چۆن دەستنیشانی ئەم نەخۆشیە بکەین گرینگە بۆ ئێمە نمونە ئێمە ناتوانین هەموو کات ژنان ناتوان هەموو کات بۆ نمونە فەحز بکەن یان بۆ نمونە سۆنەر بکەن باسی سۆنەر کرد باوڵەن جگەر لە سۆنەر ژنێک یاخود خانمێک چۆن بتوانێت دەستنیشانی ئەو شێرپەنجەیە بکات جگەر لە ژان جگەر لەوەی کە بۆ نمونە هەز بکات گرەیەک هەیە چۆن هەست پێ بکات پێم خۆش ئەوە بزانین طبعا ئەمە لێرە حەز دەکەم بڵێم نەخۆش چی لەسەری واجبە بکە خۆی بپارێزی لە شێرپەنجە
بێزگە لە هۆکاران باسمان کرد هۆکارانە دەکری هەندێکیان کەم بکرێتەوە دەکرێت هەندێکیان ڕاست بکرێتەوە هەندێک هۆکار ڕاست ناکرێتەوە بۆ نمونە تاریخی عائیلە کەسێک لە عائیلی 5 کەس توشبی شێرپەنجەیە ئەوە هیچی پێ ناکرێت بەڵام هەندێک شت هێ ڕاست دەکرێتەوە دووەم شت یعنی یەکەم خۆپارێزیەوە ئەو ڕسک فاکتەرانە ئەو هۆکارانی کە لەو کەسە هەیە دەتوانێت هەندێکیان چاک بکاتەوە مثلا قەڵەوە خۆی زعیف بکە بۆ نمونە ڕاضە ناکە ڕۆژانە ساعتێک ڕاضە بکە بەو شێوەیە بەڵام هەندێک هۆکار هەیە هەندێک حرەکەی زۆر بچووک هەیە تەسیر دەکات بۆ نمونە خۆپشکنینی مەمک ئافرەت مانگانە کە لە سووری مانگانە تەواو دەبی لە هەر عمرێک بی لە 16 ساڵی ڕاهاتە تەمەنی بە 70 ساڵ هەر چەند تەمەنی بی حملی هەبی نەبی مردی کردبی نەیکردبی منداڵی هەبی نەبی ئەو دەبی خۆی فەحسکە مانجێ جارێک پاش سووری مانگانە لەو کەسانی سووری مانگانیان هەیە لەو کەسانی سووری مانگانیان نییە و حملی هەیە ڕاوەستایە ڕۆژێکی لە خۆی دادنێ بۆ نمونەیەکی مانگ سەری مانگ لە ماڵی خۆی لە ژووری خۆی فەحس دەکە کو خۆی فەحسکا پێشتر ئەمە پێشی 15 ساڵ کە بڵێ ژنانمان هوشیار دەکردەوە ڤۆڵەنتیرەکمان دێنێ یعنی خۆبەخشەکمان دێنە فەحسمان دەکێتە نەخۆش فێربی چۆن خۆی فەحسکە ئێستا ماشەڵڵا هەمووان مەعلانن لە یوتیوب و لە ئینتەرنێت هەموو لە ما باشترن یعنی جیلی نوێ لەمە زۆر باشترن ئەتوانی سێرچکە لە ئینتەرنێت خۆپشکنین بە کوردی فەحسە سەریداتی بە عەرەبی سەلف ریسک ئێگزامینیشن بە ئینگلیزی دەیان ڤیدیۆ لۆ دێ کە خۆی فەحسکە کەواتە یەکەم شت خۆپشکنینی نەخۆشەکەیە ئەوە هەرگریەکی گچکە لە دنکەنۆکەک دەکا 1 سانتیم بەسەرۆ دیار دەکە ئەم بەداخەوە دکتۆر هاتە لام گری 5 سانتیمەوە باخە 5 سانتیم دەکا لیمۆیەک حیفە بەڕاستی ینی حیفە نەخۆشێک بگاتە ئەو حەزمە مەرحەلە کە دەکا شێرپەنجەش پێشکەوتوو لۆ بگاتەمە بۆ حەزمە یان لۆ بگاتەمە بە حەزمەی کە نەتوانین عیلاجی بکەین هەر گرێک لە دنکەنۆکەک زیاتر ئینسان هەست پێ دەکا کە نەخۆش خۆی فەحز دەکا شارەزای تەکوین و ئەنسیزەی مەم چ خۆی دەبی لە یەک شوێن گۆڕانکاری بەست پێ دەکا یان من نەخۆشی نەخوێندەوار لە گوند هاتیتە لام دەڵێ دکتۆر ئەمن خۆم فەحز دەکەم ئێرەم طەبیعی نییە و فعلەن دەردەسی ئەوی گرێ هەیە کەواتە خۆپشکنین زۆر مهمە دووەم سەردانی ساڵانەی دکتۆر لە هەموو کەسێک بەبێ شەرت و شروط ئەمە هەندێک شەرت و شروطی علمی هەیە طبعاً لە عایلی نەخۆشی و لە عایلی نەخۆشی و هەندێک دەستکاری دەکرێت بەڵام لە هەموو نەخۆشک پاش 40 ساڵی بە تایبەت ساڵانە جارێک دکتۆر فەحسکە هەر هاتیۆ خۆی فەحز دەکە سۆنەر ئەشعی بۆ دەکا بە جۆری پێویستی و تاریخی عائیلە و عمر و بە دوواداچوون و هەموو شتێک کەواتە دووەم پشکنینی ساڵانە زۆر مهمە ئەوجە لە پشکنینی ساڵانە قەرار دەدەین ئەشعە بکرێ یا سۆنەر بکرێ مەسەڵانێ لە سەر 40 ساڵینە ئەشعان لۆ دەگرین ئەگەر لە تاریخی عائیلەی نەخۆشی هەبی ساڵانێ ئەگەر لە تاریخی عائیلی نەخۆشنێ بە 2 ساڵ جارەکە ئەو لەوانەی گچکەترن مەسەن بۆی لە عائیلیان نەخۆش ئەمە پێیان دەڵێن لە 30 ساڵی ڕاوەرن خۆتان فەحسکەن ئەوی لە عائیلی چەند نەخۆشی شێرپەنجە هەیە ئەوانیش بە هەمان شێوە ساڵانە پشکنیان بۆ دەکرێت سۆنەریان بۆ دەکرێت گە پێویست بی ئەشعەی گەنجان لە خوارسی 40 ساڵی دەبێتە MRI ڕەنینی مۆغناتیسی ئەوەندە دەتانین بکەین پێشی ئەوەی شێرپەنجە ڕوو بدا هەدەفمان ئەوەیە ئەمە گرێ ببینینەوە ئەمە عملیاتمان کردێ 2 ملیم 3 ملیم 4 ملیم کە بەدەست نابینرێ بە هەندەزا بە سۆنەریش نابینرێ تەنها بە ئەشعە دەبینرێ کەواتە هەدەفمان ئەوەیە لە بیدایەتی زۆر بیدایەتی شێرپەنجە ئەمە نەخۆش تەشخیصکەین نەگاتە حاڵەتی کە نەخۆش هەست بەگرێ بکە لە وەختە زەڕیبەی زۆرە نەخۆش پێویستی بە عملیاتێکی گەورەترە پێویستی بە کیمیاوی و لێزەر دەبێت پێویستی بە زۆر عیلاج دەبێت کە نەخۆش ماندوو دەکا ئەم نەخۆشمەوە بە بەنزی مەوزعی عملیاتم کرد یعنی ئەوەندە عملیاتەکەی بچووکەن شتێکمان دیتیتەوە بەقەت دنکە نیسکەک چاردۆرەکەی هەڵدەگرین تاو ئیشمان خەلاص بوو هێشتا نەبوویتە شێرپەنجەش لە مەرحەلەی سفرە ئەمە هەندێک حاڵەتمان پێ دەڵێن مەرحەلەی زیرۆ چیە یعنی خانەکە گۆڕایە لە ناو پەردەی خۆیتی نهاتە دەرێ ئەوە کو بڵێ سزنە هێشتا بەڕەڵانە بووە ئەو پێی دەگوترێ کارسینۆما ئینسایتو یعنی سەرەتانە بەڵام هێشتا سەرەتانێکی سزنە بەڕەڵان نەبوویتە دەرەوەی خانەی خۆی ئەو دەتانی دەری بینی و مەرحەلەکەی سفرە ئەسەن نەخۆشەکەت قوتار کرد لە شێرپەنجە ئەو کەی دەیبینیەوە ئەوە لەو حاڵەتە دەیبینەوە گە نەخۆش پێشوەختە فەحز لە بۆ خۆی بکە ئەشعە بەگرێ و ساڵانە سەردانی دکتۆر بکە زۆر باش بەڵام دکتۆرە لە هەموو نەشتەگەری ئێوە بەنج عام ناکەن بۆ نمونە لە هەندێک حاڵەتی بەڵێن زۆر تایبەتدا ئێوە چکە خەڵکیش ئەوە هەیە بۆ نمونە ترسی لە بەنشێ لە هەموو نەخۆشیەک لە هەموو نەشتەرگەریەک بە تایبەت ئەمە ینی کە شێرپەنجەی مەمکە ئەوەش کاریگەری هەیە لەسەری لە ترس بەڵێ شێرپەنجەی مامەک بەعام خاستان لە لای ئێمە کە نەخۆشەکانمان زۆربەی لە مەرحەلە پێشکەوتوو دێنە لایمە هەمووی بە بەنجی عامە کەممان هەیە زۆر دەگمەن هەیە ئەوەی کو باسم کرد بەدەست دەژمێردرێ چەند نەخۆش دێتە لایمە کە زۆر حاڵەتەکەی بیدایەت دەتوانین بە بەنجی مۆزعی لە بۆی بکەین بەعام بەنجی عام خۆتوڕی خۆی هەیە لەگەڵ ئەوەمە لەگەڵت بەڵام ئیشەکە ناکرێت بە تایبەتی ئەمە هەر عملیاتی شێرپەنجەی مەمە کچێ ئەگەر
بڵێ ڕۆبعی مەمکەکەیان تەنها گرێکە و دەوروبەری بە جۆری حەزمی گرێکە یان هەموو مەمکەک هەڵبگرین دەبی خایانکردنەوەی بمباڵی لەگەربی ئەمەلیاتی بمباڵیش زۆر جێش حساسە ناکرێ بە بەنزی مۆزعی دووەم شت ینی چەند مەمکەکە بە دەرەجە دەچینە سەری ئەمەلیاتەکە بە جۆری مەرحەلەی نەخۆشەکە بنباڵەکەش بە دەرەجە دەچینە سەرێ جارێ بە زەرعی وەردەگرین جار هەیە سێ لێڤڵمان هەیە ینی سێ قادرمەمان هەیە تەنها قادرمەیەکەم وەردەگرین پێی دەگوترێ سامپلینگ یانیش هەمووی هەڵدەگرین ئەگەر گرێکەمان گەورەبی بە وەکو قاعدە بەنزی عامە بەڵام ئللا لەو حاڵەتانی کە پێشی دروستبوونی گرێ زۆر گچکەیە یەک نقطەیە زۆر نییە دەتوانین ئەوانە بە وایرێک دیاری دەکەن لە بەرەو بەدەست دیار نیە ئینجا دەتوانین بە بەنزی مۆزعی ئەو شوێنە هەڵبگرین دکتۆرە گیرێ بڵێن گرەی شێرپەنجەی لە چ شوێنێک زیاتر دروست دەبێتن بۆ نمونە ئەوانەیە کە ئێوە نەشتەرگەریتان بۆ کردبێ زیاتر بنباڵ بووە یاخود شوێنی تر هەبووە طبعا ئەمە تەوزیع دەکەین لە مەمک وەکو خڕێک تەعامل لەگەڵ دەکەین بە 4 ڕۆبع یعنی کو زائیدەشی لەما ناوەندی بکەی علامەی زائید لە ناوەندی بکەی دەبێتە 4 ڕۆبع تەمان ڕۆبعی سەرەوەی دەرەوە دەکا لای بمباڵ هەتا گۆی مەمک ئەو ڕۆبع ئەو زۆرترین شوێنی شێرپەنجەیە تقریبا نزیک 150 لە 160 شێرپەنجە لەوێ دێ بەڵام ئیدی لە هەموو شوێنەشی مەمک وارە دەگری هەبی حتا لە بنگۆیەکە حتا سەرەتانی گۆی مەمچیشمانەیە کە حاڵەتیش جیاوازە هەمووی توش دەبێ زۆر باشە دوتۆر بە ئەوم بیر نەچێت دوتۆران شتێکی زۆر گرنگ کە ئەویش ئەوەیە کە چ گۆڕانکاریەکی پێستی با بڵێن مەترسیدارە لە گۆی مەمکدا کە هۆکارە بۆ شێرپەنجە ئەوە زۆر گرنگە بزانین وایە لە بەرەو پێست دیارە لە بەرچاوە بەڵێت ینی بێجگە لەو ئەوانەی ناوە کە گرێ لە ناو مەمک دروست دەبیان لە بمباڵ دروست دەبێ هەندێک گۆڕانکاری لە پێست هەیە بۆ نمونە هەندێک پێست هەیە داوسێ ئەو منتیقی سەرەوەی شێرپەنجەکە داوسێ کە داوسێ ئەو بە خانەی شێرپەنجە دەڕوا طبعاً لۆکاڵیش دەڕوا لە دەوروبەری گرێکە بە خوێن و لمفاویش دەڕوا کە لۆکاڵی لە دەوروبەری گرێکە دەڕوا لمفاوی پێست دەگیرێ ینی قەپات دەبی ئەستور دەبی کە ئەستور دەبی ئەو موانەی کە لەو شوێنە هەیە مووی ورد لە هەموو جسمی ئینسانەیە ڕادەچێشرێ نقطە دروست دەبی پێ دەگوترێت پەلچی پرتەقاڵ پیدو ئۆرنج شکلی وش پلچ پرتەقاڵ لە هەموو نقطە دەبێ ئەوەیەک لە گۆڕانکاریان گۆڕانکاری دووەم لە گۆڕانکاری لە گۆی مەمک پێستی گۆی مەمک هەندێک زار تووشینەوە شێرپەنجەک دەبی خەڵک وا دەزانی ئەگزیمایە پێی دەگوترێت پاجێت دزیز ئەو نەخۆشەکە دێتە لای مە چەند دکتۆری پێستی کردووە چەند هەتا یەکەشی تێگەیشت و پێ دەڵکا کە دەبڕۆ سەردانی دکتۆرێکی مەمک بکە دەبین ئەو شێرپەنجەی گۆی مەمکە کە تەنها لە پێستەکە دەست پێ دەکا لە پێستی گۆی مەمک دەست پێ دەکا کە حاڵەتەشی دەگمەنە تقریبا سەتایەکی شێرپەنجەی مەمک دەگرێت تۆ بەڵام دەبینین ئەمە ئەویش گۆڕانکاری پێستەوەکو پەلچی هەڵدەدا برین دروست دەکا خوێنی لێدێ هەندە زاگە نەخۆشەکە ئێهمالکاوای لێدێ گۆی مەمکەکە هەمووی هەڵدەوەرێ حاڵاتی ترمان هەیە گە شێرپەنجە زۆر پێشکەوتوبی نەخۆشەکە آخر دەرەجە ئێهمالی کردبی و ئینتیشار بۆ دەرەوەی مەمک دەکا دەتەقی ینی وەکو برینی لێ دروست دەبی لەو حاڵاتە تووشی ئیلتیهاباتیش دەبی ئینجا بۆنی ناخۆش دروست دەکا اینجا خوێنی لێدێ اینجا ژانێکی زۆر دروست دەکا ئەوانە نە تەغییراتە پێستی سەرچەکانی شێرپەنجەی مەمک زۆر باش دکتۆرە بە ئەوەشم لەبیر نەچێت با بڵێن پیاوان بۆ ئەو یاریزانانەی کە یاری لە ژوانی دەکەن زۆر پرسیاریەوە دەکەن دەڵێن ئایا ئێمە لەبەرەوەی کە هۆرمۆنات بەکاردێنین ئایا تووشی شێرپەنجەی مەمک دەبن یا خودنا بە شێوەیەکی عام ئێمە دەزانین کەەوە پیاوان کەمتر توش دەبن یاخود دەتوانم بڵێم سەدایەک تووشی ئەم نەخۆشیە دەبن بەڵام بۆ یاریزانانی لە ژوانی گرنگە ئەمە بزانین طبعا ئەمە وەکو باست کرد بە خۆ سەتایەکی ئەنەگە سەد نەخۆشمانە بە شێرپەنجەی مەمک لەوانەیەشیان پیاوی نۆتنەوەکەیت کە ئافرەتن پیاویش پارێزراونێ لەو حاڵەتە و هەندێک نەخۆشیمان هەیە ئەو نەخۆشیانەی کە هۆرمۆنی تستۆستیرۆن ینی هۆرمۆنی پیاوانە کەم دەکاتەوە ئەگەری توژبن زیاد دەکات هەندێک نەخۆش پیاوان هەیە ئەوانەی کە خەلەلی هۆرمۆنیان هەیە ئەوانەی کە هۆرمۆنیان کەمە ئەوانەی هەندێک مەشاکلی هۆرمۆنی معقەت هەیە ئەوانە دکتۆری بەولی عیلاج دەکا بەڵام ئەگەر لە عیلاج نەکرێ و تۆڵی ژیانی لەگەڵی بژی لەوانەیە ئەوە هۆکارش توش بوونە ئەو هۆرمۆنانی کە یاریزانان وەردەگرن دەکەوتە سەر جۆری هۆرمۆنەکە بەڕاستی ئەمن زۆر معلوماتم نییە چنە هۆرمۆنێک وەردەگرن ئا هۆرمۆن تستۆستیرۆن وەردەگرن هۆرمۆنی تستۆستیرۆن مباشر شێرپەنجەی مەمک بەرز ناکاتەوە بەس ئەو هۆرمۆنانەی ینی وەکو بڵێ مەمشی گەشەکردنی مەمک دروست دەکا لە پیاو ئەوانە دەبێ مراجعە بکرێتەوە فحوساتی لێ بکرێ ینی هەر ئاوسانێکی مەمک ئەگەر گەشەی مەمکەکە خۆشی بی دەبی دکتۆر بیبینی ئەو جا یاریزان یاریزان نەبێ مە نەخۆشمان هەیە دەیان بینین ڕۆژانە نەخۆشی پیاوەیان گەنجە ئەو لە گەنجانی زۆر و دەدا تەبان بەس لە گەنجان لە عمری 16 ساڵی و طەبیعیە
هۆکاری گەشەیە سریع کە ئینسان گەشە دەکا هەندێک هۆرمۆناتەکانی زیاد دەبنەوە قەینا بەڵام پاش 20 ساڵی گەورەبوونی مەمەک لە پیاوان ئەگە گەورەبوونەش تەبیعیش بیگرێ نەبیانی هەرمەم چ خۆیتی بەڵام ئایا بە هۆکاری هۆرمۆنات یا بە هۆکاری نەخۆشیەکە بارد و حاڵست پێویستی بە سەردانی دکتۆر لۆی دڵنیا بین ئەوە یەکەم شت خەلەلی هۆرمۆنی نییە دووەم شت کە ئەوە گرێ نییە باشە انشاءالله زۆر باشە دکتۆرە تۆرە بابێن باسی هەندێک لە چارەسەرکەوە بزانم باسی زۆر شتمان کرد ئەگەر من بیرم نەچێ بێت ینی بیری شتێکم نەبێتن یا خودت بسیارێک بەڵام چارەسەرەکانی زۆر گرنگن خەڵک ترسی هەیە بۆ نمونە هەندێک جا دەڵێتن حەز دەکەم تەنها بە دەرمان چارەسەری خۆم بکەم یان بە نەشتەرگەری یاخود شێوازی هۆرمۆنی کە ئەوەش لانی دەرمانوانێ گرنگە بزانین لە چ کاتێک پەنا بۆ نەشتەرگەری دەبین وەلو هەندێکت باس کرد بەڵام بە خاڵەکە دیار بێ کە لە چ کاتێک پێویستی بە نەشتەرگەریە طبعا با پێت بڵێم عیلاجی ئەساسی شێرپەنجەمە بە نەشتەرگەریە ئەوە عیلاجە سەرچەکەیە عیلاجەکانی دیکە جێت لێرەبی هۆرمۆنیە لێزەرە کیمیاوی ئەوانە پێیان دەگوترێت ئەجڤەنت یان سەپۆرتیڤ تریتمەنت یعنی ئەو دعمەکە بەس ئەو دعمی عملیاتەکەیە عملیاتەکە هەدەفی چییە هەمە هەدەفی هەڵگرتنی شێرپەنجە لە جسمی نەخۆش و چیدی ڕابگرین ئەو پرۆسەسی شێرپەنجە لە جسمی نەخۆش چیدی خانە نەنێرێ بۆ ئەو جسمی هەروها دیاریکردنی مەرحەلەی نەخۆشەکە لۆی نەخۆش بزانی مەرحەلە چەندە و چۆن تەعامل لەگەڵ بکەین ئەو عیلاجانی کە دەدێتە نەخۆش دوای عملیات یان پێش عملیات هەندەجار ئەوانە پێیان دەگوترێت سەپۆرتیڤ یان ئەجڤەنت ئەوانە دعمی عملیاتەکە دەکەن پشتگیری عملیاتەکە دەکەن بۆ ئەوەی گەورەترین سەرکەوتنی هەبی لۆ بۆ نمونە ئەگەر تۆ عملیاتەکەت هەبوو مەرحەلە سێیە عملیات ماکە نەخۆش کە مەرحەلە سێ بنباڵی هەمووی نەخۆشی تێدا ئەو کیمیاویە ئەو لێزەرە دەدرێ وا دەکە عملیاتەکە زۆرتر تەسیری ببینێتەوە بۆ ماوەی لە باتی بۆ ماوەی 2 ساڵ تەسیر بۆ ماوەی 10 ساڵ تەسیری دەمینێ یعنی دعمی عملیاتەکە دەکا و دعمی جسمی نەخۆشەکەش دەکا ئەگە خانەی سوڕاوە هەبی لە جسمی نەخۆش ئەو خانانەمان لۆ دەکوژی بۆ نمونە کیمیاوی خانەی لۆکاڵی لەگە لە جێی مەمکەکە خانێک مابی کە بە چاو نابینرێ لێزەر ئەومان لۆ دەکوژی نسبەی گەڕانەوە کەمتر دەکاتەوە بەڵام بڵێن نەخۆش عملیات نەکرێ و تەنها ئەوانەوەگری ئەو لێک حاڵەتەکە ئەگە نەخۆش مەرحەلە چاربی مەرحەلە چاری یعنی چیان لەم جسمی بڵاویتەوە ئەمە نەخۆشەکەم هەبی ئەگەر لە جەرجی هەبی لە مێشتی هەبی لە هێز چێبی هیچ هەدەفەکە نییە لە مەمە کاڵگرتنی پاک نابێتەوە نەخۆشە کەواتەمە لێرە عملیات ناکەین تەنها نەخۆشەکە بۆ عیلاج دەکرێت بەڵام ئەمە نەخۆش کە یەکەم جار تەشخیص دەکرێت شێرپەنجەی مەمکە ستێجینگی لۆ دەکرێت یعنی تەقییمی جسمی ئەشعی بۆ دەگیرێت لە سینجی زیجی حوزی ئەگە پێویستکە فەقەڕاتی ئەگەژانە پشتی هەبوو پێویستکە سەری ئەگەژانە سەری هەبوو تەمەشا دەکەین بزانین ئەگەر بڵاوبوونەوەی هەیەە ئەگە بڵاوبوونەوەی نەبێ کاتە ئەو نەخۆشەشی لۆکاڵە دەبی عملیاتەکەی لۆ بکرێ وەکو خەتی یەکەم کەینی عملیات دەبێتە خەتی دووەم ئەوە جار کیمیاویان لێزەر ئەو عملیات ئەگەر نتوانین عملیات بکەین گەگرێکە زۆر گەورەیە هەندە جار یا برینی دروست کردیایان حدەکە ئەمە عملیاتکەین ناتوان خاوێنکەینەوە یعنی فری مارجنمان نابی بە ئینگلیزی فری مارجن یعنی حدودی سەلامەت ئەمن دەبی برینی من لەنا حدودی سەلامەت بێ گەگرێک مەبی 2 لەو سەردەسمە سەری 2 لەو سەردەسمە خواری لە بنی لە سەری لە هەمووی ئەگەر ئەو مەساحەیە سەلامەتەم نەبی ناتوانم ئەو نەخۆشی خاوێنکەم عملیاتەکەی زۆر باش نابی با سەریعی لێ دەگەڕێتەوە لەو حاڵەتە دەنێرینە دکتۆری عیلاجی دەداتێ ئەوجا خەتی دووەم دەبێت عملیات بەڵام تەنها لە حالەتی بڵاوبوونەوە نەبی ئەگە بڵاوبوونەوە هەبی لە جسمی نەخۆش ئەنا هیچ بەدیلێک لە بۆ عملیات نییە بەدیلمان نییە لە بۆ نەشتەرگەری ئەو لەسەر زۆرینەی شێرپەنجەکانیش تەطبیق دەبێت بەڵێ دکتۆرە ئەگەری گەڕانەوەی گرێ بۆ نمونە ئەو شێرپەنجێکی هەیە یان ئەو نەشتەرگەری کە بۆی دەکرێتن ئەگەر هەیە بگەڕێتەوە یان چ گرێک ئەگەری هەیە بگەڕێتەوە طبعا شێرپەنج عادەتی خۆتی دەگەڕێتەوە کەینی دەگەڕێتەوە ئەوە بە نسبەیە یعنی ئەمە ناتوانین بە هیچ نەخۆشێک بڵێن ئەگە مەرحەلەیەک بوو یا مەرحەلە 2 بوو یا مەرحەلە 3 بوو وەڵا ساڵێکیان 2 ساڵ کەلەوان لێت بگەڕێتەوە پێویستی بەم تابعەیە نەخۆش لە نەخۆش دەگۆڕێ ئەوە هەمووی بۆ نمونە ئەگەر نسبەکت بدەمێ مەسەلەن مەرحەلەیەک یعنی کە زۆر بیدایەتە و شێرپەنجەی گچکەیە دەڵێ لە 10 ساڵی لەوانەیە سەتا دەیان گەڕابیتەوە ئەو سەتەیە دەیە چێنە ئەمە نازانین لۆ لە سەتانەوەتەکەیت کە ناگەڕێتەوە لۆی دەگەڕێتەوە کەواتە زۆر هۆکار هەیە لەوانەیە لەمە دیار نەبی هەندێک شێ لەمە دیارە مەسەلەن نوعی شێرپەنجەکە تاریخی نەخۆشەکە عمری نەخۆشەکە هەمووی دەور دەبینی لەوەی کە ئەو نەخۆشیە چەند دەگەڕێتەوە بەڵام دەگەڕێتەوە ئەمە بە نەخۆش خۆم دەڵێم عادەتەن بە کەسوکار دەڵێن نەخۆش زۆر ناتوانین زۆر تەفاسیلی بدێنەوە کوبیدایەت بەڵام پێیان دەڵێن کە ئەمە نەخۆشی ئەمە عیلاجی دەکەین لەگەڵ دکتۆری ئەوڕام پرۆتۆکۆڵی عیلاجی عالەمی جیهانی لەسەر اتفاق کرا هەمووی وەردەگری و زۆربەی نەخۆشمان الحەمدولillah باشن نەخۆشی 17 ساڵ عملیات کرا هەیە 20 ساڵ عملیات کرا سەحەتی زۆر باشە بەڵام نەخۆشی 5 ساڵێک لی دەگەڕێتەوە ڕاست
ئەوەی لەسەرمەیە شتەکانی کە پێویستە بکرێت لۆی بکەین ئەمەلیات بە مەزبوطی بە فری مارجن یعنی سەلامەتی ئەنسیزەی سەلامەتی لەگەڵ هەڵدەگیرێ بنهەنگڵ هەمووی خان دەکرێتەوە عیلاجەکان خۆی بە جوانی وەردەگری ئەوجا پاش ئەوە دەگەڕێتەوە ئەو بە نسبەیە هەموو ستێژێک هەموو مەرحەلێک تا مەرحەلەی نەخۆش زۆر تەسیر دەکا ئەمە مەرحەلەیەکمانێتە سێ کە چاوەڕێی گەڕانەوەی مەرحەلە چار ئەوە ئەمە تەدەخولێکی زۆرمان پێ ناکرێت لەبەرەوەی بەخۆی انتشارە بەس هەرچە مەرحەلەکە لەو سەرێبێ ئەگەری گەڕانەوە زۆرترە دکتۆرێک شت لەو مەرحەلانی کە باست کرد لە چ کاتیدا بڕینەوەی پێویستە ئەوم بیرچۆ پێ دەڵێ والله ئەوە با نکتەی خۆش بڵێم نەخۆشەکەم هاتبوو پێشماوەک دێگۆ دوسێ هەفتەی قەولە بێم هەر نەموێرابم گوتم باشە لۆ نەدوێرابی گوتیان بچێ لا دکتۆر نەرمین ئەکسەر مام کە دەبڕێتەوە گوتم باش خۆ ئاوانی ئەمە لە دەرەوە لە وڵاتانی پێشکەوت و لەبەرەوەی سکرینینگیان هەیە یعنی بە زۆر نەخۆش ساڵانە دەبێت بچی خۆی فحسکە نەچێ حکومت دێتە دوی یعنی دەبی بچی کەواتە 125 نەخۆش تەنها دەبێت تەمامک بڕینەوە 175 نەخۆش بۆ خۆی عملیاتی بچوک دەکا و مەمکەکە ئێستا ئەمەش لەگەڵ دەست خۆمان مەمکەکەی تعمیریش دەکەینەوە ینی تەزمیدێکی بەسیط شیلۆ دەکەین تقریبا فەرقەی وای نابی لەگەلایەکەیتکە بەڵام لای ما ئەمن داتایشی 100% لەکنە بەس لای من بکونەوە خۆش خۆم قسەی دەکەم نیوە بە نیویان دەبنە مەمک بڕینەوە لەبەرچە لەبەرەوەی لە حاڵەتەکەی پێشکەوتە من بۆی شەرح دەکەم ئەو حاڵەتی یەک دووسێ ئەوەیە ئەو سەبەبانە دەبێت مەمک بڕینەوە بی ئەدی ئەگە نەبڕینەوە چ دەبی عملیاتەکەت تەواو نابی خاوێنکردنەوەکەت مەزبوط نابی لابردنی شێرپەنجەکەت بە طبیعی نابی فعلا شتێکی زۆر ناخۆشە لە بۆ نەخۆش یعنی تەنها ئەگەر بتانی شتێکی بکەین مەمکەکەی نەبڕی ئەمە هەوڵی خۆمان هەموو دەدەین بەس هەندێزار بەدەستەمە نیە ئەوڕۆ نەخۆشێک ئێستا زەرعی بۆ ناردمەوە سێگری هەیە هەموو مەمچی کلس دەکە خانەی پێش شێرپەنجە یعنی مەمکەکەی پڕی شێرپەنجەیە ئەمە چی لێ بکەم چۆن قوتاریکەم ئەو نەخۆشی ئەگەر بە مەمک بڕینەوە نەبی پێی دەڵێم ئەمە هیچ شوێنە نییە بیهێلمەوە کە خاوێن بی ئەوە ئەگەر ئەو کلسانەش بێ بەبێگری ئەمە حلمان هەیە ئەگەر نەخۆش بەس لە مەرحەلەی کلسی بی و گرەی نەبی و بیۆ مەمکەکەی بهێلنەوە دەتوانین ئەمە مەمکەکەی هەماڵ دەگرین پێستەکەی بەزی دەڵێن سیلیکۆنی لۆ دادەنین ئەو شتەش دەبی بەڵام بەداخەوە خەڵکی مەکە دێ ینی هەمووی هیچی لە چەند مانگە کەمتر نییە ئەوڕۆ ینی کا هەیە ئەوەی دێ و یەکسەر هەستی پێکردیاتێ بەڵام هەشیتمان ڕۆژانە 6 مانگە 8 مانگە ساڵەکە گرەیە ئەو زەدێ ئەوانە کە دێن ئەتۆ تەمەشارەکەی غێری مەمک بڕینەوە هیچ کە لە دەست نییە پەلەبەر ئەوە فعلەن لە کنەمە هێشتا زۆرە دەبێ ئەمە هەوڵ دەین لەگەڵ نەخۆشەکانمان نەخۆشمان و شیارکەینەوە بگەینە حەدی عالەمی کە 125 نەخۆشی شێرپەنجە ببێتە مەمک بڕینەوە ئەوەی ئەمن ئێستا دەبینم ئەمن داتای 100% حکوومەتم لەلایەنێ بەڕاستی بەزەم باسی نەخۆش خۆم دەکەم تقریبا دەتانم بڵم نیوە بە نیوەی دەبێتە مەمک بڕینەوە نیوەشی فعلەن باشە لە بۆی کە ڕۆبعی مەمکەکە گرێکە و دەوروبەری هەڵگرین و چاکردنەوە شلۆ دەکەین بەعستەم لەوانێ فەرقەی هەبی لەگەڵ لایەکەیت کە بەڵام مەمکەچ طبیعی دەبی زۆر باش دکتۆر ئاخر پرسیارم بۆ ئەو کە باسی سیلیکۆنت کرد بەڵام هەندێک لە بابەتی جوانکاریمان هەیە دەمەوێت ئەوەش بپرسم بە کورتیانی با بڵێن دانانی سیلیکۆنە بۆ بەشی با بڵێن سینگ با بڵێن ئەمانە دەبێتە هۆی بۆ نمونە شێرپەنجە خۆت ئەگەری هەیە بۆ نەخۆش هەبوو بێت کە دووچاری کێشە بوو بێت لەم بەهۆی ئەم حاڵەتەوە با بڵێن طبعا بێگومان سیلیکۆن جسمەش غەریبە دەچێتە ناو جسمی ئینسان مزعفاتی خۆی هەیە بەڵام ببتە شێرپەنجانە ئەو دەنگۆیە ساڵی هەفتاکان لە ئەمریکا گوتیان سیلیکۆن شێرپەنجەی دەکا هەموو ژنەکان چوون سیلیکۆنیان دەرینە بەڵام دوایە بە بەحوسات تەکید کراوە ڕاستە مزعفاتی بەڵام تەسیرێکی زۆر وای نییە لەوەی کە شێرپەنجە دروست بکا بەخۆی لۆ ناحی تەجمیلیش ئەمە دوونەوە هەیە طبعا ئەوەی کە مەمشی هەموو لا دەبەی دوو خیارمان هەیە خیاری سیلیکۆن خیاری ئەوەی کە گۆشتی ئافرەتەکە لە ورجیان لە پشتی وەردەگیرێ لەوێ زەرع دەکرێت طبعا دەبێت بە ئەمانەتەوە بە نەخۆش بڵێن ئەمە ئیشە لەگەڵ دکتۆری جوانکاری دەکەین ئەو بە شێوەیەکی سەرەکی ئەگە بەس پڕکردنەوەی ڕۆبعی مەمکەکەیان گرێکەمە هەڵگرێت ئەمە دەتوانین پڕکەینەوە بەس مەسافەی ئەوها گەورە دەبی دکتۆری جوانکاریمان لەگەڵ بێ بەڕاستی وەکو تیم ئیش دەکەین قرارەکە سەتانەوە لە دەستەوانە ئەو پێمان دەڵێ کاکە ئەو مەسافەیە پێمان پڕ نابتەوە نەخۆشەکە زەعیفە وەزنی کەمە هیچ پارچە گۆشتێکی ئەوەندە گەورەی نیە لە جسمی هەڵگرن بە شێوەی مەمک لێداینێن ئەو وەختە دەبێت سیلیکۆن بی ئەگەنا جسمی نەخۆشیش پڕکەرەوەیەکی باشە لە بۆ ئەوەی کە ئەو شوێنە پڕ بیتەوە دکتۆر زۆر سپاس کە لەگەڵمان بووی سپاس بۆ زانێرەکانت ئەگە شتێکی کەمت مابیان ئامۆژگاریەکت مابێ کۆتای بە پۆدکاستەکەمان دەین ئامۆژگاریم لە ئافرەتان ڕەجا و تکان لێ دەکەم ئەگەر گریان هەبوو زوو بچنە لای دکتۆر و ڕەجا ئیش دەکەم کەس ئەوانەی حەملیان هەیە گریان هەیە لە خۆرانە لێن ئەوە گری حەملە هیچ گرێکمان نییە ناوی گری حەملوی بەڕاستی ئەمە ڕۆژانە
یعنی مەساتی دەبینین نەخۆش حملی هەیە و منداڵی بۆ وڵا ئەو پێشی 6 مانگە و گرەیە گوتیان با منداڵەکەت ببی چاک دەبی چۆن چاک دەبیگرێ هیچ گەنەوە ئەگرێکمانە ناویگری حملبی گرێکمان ناویگری شیردانەی و شەر دەبی نەخۆش بێتە دکتۆر بۆی سەحب دەکەین بە چای خۆمان شیر ببینە جە پێ دەڵێنەوە ئەو شیرگری شیرە لەبەرەوە هیوادارم هەر کەسە گرەی هەبوو لە هەر تەمەنەك سەردانی دکتۆر بکە لە نزیکترین سنتەری مەمەک لە خۆن زۆر سپاس دکتۆر بە زانایەکان سەلامەت بن بینەران هاتینە کۆتایی تەڵقەکەمان تاڵقێکی تر و بابەتێکی تر لە ساغ